وەلوێ چالاکیێکی دیکە هەیە کە ئەویش نمایشکردنی فیلمی سینەمایی سوارە و چەلەکەیەتی. بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر لە چوارچێوەی هەفتە نمایشی فیلمە سینەماییەکان فیلمی سینەمایی سوارە و چێلەکەی نمایش کرد. ئەم فیلمە فیلمێکی کۆمیدیایە و لە دەرهێنانی عەدنان شەریفە و ساڵی 2009 بەرهەم هاتووە و ژمارەیەک لە هونەرمەندانی بەشدار لە فیلمەکە لە ژیان نەماون. ناوەڕۆکی فیلمەکە باس لە ژیانی گۆدنەچین و گۆڕینی شێواز و ستایلی ژیانە بۆ شارەکان لە ڕێگەی کۆچ و جێهێشتن لەگەڵ خستنەڕووی چەندین کێشە و گیر و گرفتی کۆمەڵایەتی ناو کۆمەڵگە. هەر بخۆی ڕەبی هەمووی خلاص دەکەی. ئەرە بێزارت کردم ها بگرە. چه ئینسان بووەوە؟ ها؟ ڕاوەستای هات ڕێکاکە چێلەکە هەر نەکەی. دەبێتەوە توی یەکڕۆ دەتوێتم کوژلۆت تێپانم کەوە کاچ خۆ. لا والله عارف جنابتان ئاشنان و لە زۆربەی هەفتەکان هەر میوان و لەگەڵمانن تقریبان ئێوەش بوونەتە بەشێک لە چالاکیەکانی پرۆژەی سینەما و جەماوەری بەڕێوەتی سینەمای هەولێر. ئەمە ئەو هەفتەیەی کە فیلمێک نمایش دەکەین تقریبان زۆری فیلمەکان بارودۆخ و ژیان و مەینەتەکانی قزەی کوردی بووە لە ڕێی سینەماوە بەرهەم هاتوونمانە نمایشمان کردووە. بەڵام بۆ هەفتەیە پێمان باش بوو تۆزێک ژانر و جەوی هۆڵەکە بگۆڕین. ئەو هەفتەیە فیلمێکی کۆمیدیمان ئامادە کردووە کە فیلمێکی کوردیە لە دەرهێنانی عەدنان شەریفە کۆمەڵێک ئەستێرەی دیاری هەولێر و کوردستان تێیدا بەشدارن و بەداخۆندێکیانیش لە ژیاندا نەماون ڕۆلێکی زۆر جوان لە ناو فیلمەکەدا بەرجەستە دەکەن بێکەوە ئینشەڵا بینێرێکی باش لە فیلمەکۆ دەکەین و لە داهاتووش هەوڵ دەدەین ژانری فیلمەکان گۆڕانکاری تێدا بکەین فیلمی کۆمەڵایەتی بی هەر فیلمی سیاسی نەبیت فیلمی کۆمیدیا بیت ئەو فیلمانە تەنز ئامێز بن فیلمە داستانیەکان بیت بۆی ئەو بینەرانەی کە ڕۆژانە هەفتانە حزوریان هەیە پرسیار لە ئێمە دەکەن حەزیان بە چ جۆرێک بێ هەوڵ دێن لە عەقڵ و بیر بۆ چینیواندا نزیک بینەوە فیلمانە بەدڵیوان نمایش بکەین. سبحان شعبەتە ماخرا بەرەوە.